ئەوەی دە ساڵە ئەمما فەسروشتی و سەرەتاییەی پێشێل کردووە بۆ خاتری گیرفان و خۆشڕابواردنی بەرپرسانی هەردوو حیزبی دەسەڵات. ئەمەش جگە لە سیاسەتی برسیکردن بووەتە هۆی تێکدانی ڕەوڕەوەی ژیانی پەروەردەی و کۆمەڵایەتی و تەندروستی و سەرجەمبوارەکانی تری بەرەو دواوە بردووە. بۆیە ئێمە لێرەوە جەخت لەسەر خاڵ بە خاڵی داواکاریەکانمان دەکەینەوە و لێی خۆش نابین. بۆ ئەو مەبەستە هەموو لایەنە پەیوەندی دارەکانی ناوخۆیی و عێراقی و ئیقلیمی و نێودەوڵەتیەکانمان لێ ئاگادار کردووەتەوە هەتا دەرخستنی زیاتری ڕووی ڕاستەقینەی ئەم دەسەڵاتە لە ناوەندەکانی تری بڕیاری عێراقی و جیهانیدا بۆ ئەوەی چیتر زاتی ئەوە نەکەن کە یاری بە قووت و چارەنووسی خۆمان و نەوەکانمان بکەن. وەک دەبینن ئێمە چەند مانگە لەسەر جادەین بۆ داواکردنی مافەکانی خۆمان بە هەموو چین و توێژەکانەوە چ فەرمانبەرێت و مامۆستا بێ، بەڵام ئەوەی جیاوازی لە خۆپیشاندانەکانی ئەمڕۆ بێ خۆپیشاندانەکانی ئەمڕۆ زیاتر تاکیدکردنەوەی لەسەر پوچەڵکردنەوەی ئەو سزانەی کە بەرامبەر مامۆستاکان کراوە. ژمارێکی زۆر لە مامۆستامان نزیکەی 3000 مامۆستامان غیاب دراوە کە نزیکە بێتەوە لە فەسەڵکردن مامۆستامان هەیە و بەو خۆشمەوە بڵێن دەرکراوە لە مەکتەبەکەی خۆیان نەقل کراوە بەبێ ئەوە بەبێ ئاگادارکردنەوەی خۆی. ئێمە زیاتر ئەم بۆ پشگیریکردنی ئەوانە من چەندین لیژنەی حامیاتمان پێکێنا و دیدارمان لەگەڵ ساز کردوون بۆ ئەوەی بتوانین کە وەک بەرگری کارێک و کەیسەکانمان لە خۆ بگرێت و لە ئەگەر بێت و بینە مەحکەمەی هەرێم ئەگەر لە محکەمەی هەرێمیش پشتیوانی ئێمە نەبوون و نەیانتوانین کەیسەکە ببنەوە ئێمە ئەم کەیسە ئەبەینە دادگای فیدراڵی عێراق و لەوێ کەیسەکە بەرزەکەینەوە و هەتا ئەتوانین هەتا دواتنەوە هەتا ئەو کاتەی توانەکانمان هەتا ئەو کاتی توانەکانمان هەبێتوان تا کوێ دەستمان بڕوا ئێمە پشگیری لە مامۆستایانی سزادراوان نەکەین. بەڕاستی ئەوەی کە جێگەی سەرنجە ئەوەیە ئێمە لە ئەوەی کە بڵێن مافەکانمان خوراوە هی ئەوە نییە کە ئێمە بین داوای مافێکی تازە بکەین یا داوای شتێکی زیادە بکەین. ئێمە ئەو مافەکانمان خوراوە لێمان زەوت کراوە هاتوون بیگەڕینەوە، بەڵام ئەو سەرڕای ئەوەی کە بەبێ ئەوە پێمانە لە بڕۆرۆ بۆ دەوام بەبێ دیاریکردن یا بەبێ ئامادەکردنی ئەو داواکارانی کە ئێمە هەمانە، بەڵام ئەوان دێن ئەڵێن ئەگەر بێت و دەوام نەکەی سزامان سزا دراون. چەندی مامۆستامان سزا دراوە، مامۆستامان خیاب دراوە، مامۆستامان وا خەریکە نزیکە بێتەوە لە فەسڵکردن. ئێمە بەردەوامە بین و لە دوای خۆپیشاندانەکانیش چەند سەردانێکمان هەیە بۆ لای پەروەردەکان و ئێمە بەردەوامی بین لەسەرەوە تا هەتا وەکو ئەو سزانە بڵێن پوچەڵ نەکەینەوە دانانیشین. سەرڕایەوە ئێمە ئەگەر بتوانین ئەوەشی کە دەوامەکە ئەمە هەر بەردەوامە بین احتیمالەیە بڵێن لەژێر فشارێکە یا لەژێر هەر جۆرە فشارێک و توند و تیژیەکە مامۆستاکانمان بچنەوە بۆ دەوام، بەڵام ئێمە هەر بەردەوامە بین دەوامیش دەکەین، بەڵام ئێمە سازش لەسەر داواکانمان ناکەین و بەردەوامە بین و چەندین ڕێگەی ترمان نەگرن. ئەوتە دوێنێ ئێمە چەند ڕێکلامێکمان هەڵواسی بە هەرسێ پەروەردەکەیە، پەروەردەی گشتی و پەروەردەی ڕۆژهەڵات و پەروەردەی ڕۆژەوە، بەڵام ئەوە نینە بەرهەمووی دوای نیو سەعاتێک هاتن لافیتەکان و دروشمەکانیان لێ کردەوە کە تاکیدێک کردەوە لەسەر سزادراوەکان و تاکیدێک کردەوە لەسەر پوچەڵکردنەوەی ئەو سزانەی کە بەرامبەر مامۆستایانی حەقخوراوی موچەبڕاو کراوە. لە یەکەم یەکشەممەی بایکۆت تەوعان مامۆستایان نەک فەرمانبەران لێرەم پشگیری مامۆستایانم کردووە و لەژێر چەتری ناڕەزایەتی مامۆستایانە داوای مافی خۆم و ئەو خەڵکەی کەش کە بێموچەند کاسبکار کە ئیشی نییە بەهۆی بێموچەییەوە و ئەو کەسەم کە هەتا ئاخر بایکۆت ئاخر کەس لەم مەیدانەیە مێنمەوە ئەگەر وەکو حەڤەی شوبات بە تاکی ژماومەتەوە ئەم مەیدانە چۆڵماکەم. زانین چەند مامۆستا سزایراوە شوێنەکانیان بزانین و مەکتەبەکانیان بزانین وەکو خەڵکی خۆپیشان دەر کە لەم مەیدانەیەین وەکو خەڵکێکی ناڕازی
بە هیواین بچینە ئەو مەکتەبانە بە گژیانە بچینەوانێ ئەو ئەمرانیان پێ ئیلغاکەینەوە بە قووت پیان ئیلغاکەینەوە شەر نییە بەردەفڕکێ بکەی شەر نییە عەزێتی خەڵک بی بەڵام ئەتوانین هە بە سیاسەتی خۆمان بە قودرەتی ناڕزایەتەکان ئەو ئەمرانیان پێ ئیلغاکەینەوە و پشتوپەنای ئەو مامۆسایانە بین پێویستەکە فەرمانبەران یەکەم توێش فەرمانبەران بێ کە بێتە پشت ئەمە لەبەر ئەوەی مامۆسایان کاتێک کە داوای موچەی فەوتاوی خۆی ئەکا داوای موچەی فەرمانبەرانی و ئەوانەی تریشەکە هەری خۆیان داوا ناکا بۆیە ئەم کەم تەرخەمیە لە فەرمانبەرانەوە زۆر ناخۆشە زۆر خراپە ئەوەتانێ ئەگەر فەرمانبەر بەهاتایەتە پشت مامۆسایان هەڵبەتە دەسەڵات نەی ئەتوانی مامۆسا ئیجبارکا بۆ دەوام مامۆساش خۆ قابیلە یعنی چی بکات هەر لە سەر جادە بێ باشە شتێکی باشە بەڵام بەتەنیا ناتوانێ ئەوە فەرمانبەر و خەڵکی کاسبکار و دایک و باوکی تەلەبە و تەلەبەیە تەلەبە کە ساڵان جادەیە هەژان ئێستا نایەتە پشت مافەکەی خۆی ئەمە شوێنی مامۆسا نەبوو مامۆسا تەنها ئەوایە بایکۆتی بکردایە و بڕۆشتایەتەوە لە ماڵەوە دانیشتێ چەند جارە مەموتووە ئەم مەیدانە شوێنی فەرمانبەر کاسبکار خوێنکارە دایک و باوکی تەلەبە پێش هەموو کەسێ ئەبایە بێن ئەم مەیدانە ئاوەیان کەنەوە پشگیری ئەم مەیدانە بکەن چۆک بەدەسەڵات دابن حتا موچە پاشەکەوت کردوەکانی لە 2013 و لە 2014ەوە پێ بگەڕێنینەوە بەڵام ناڵێن بێهێزین چونکە هەرگیز بێهێز نییە بە ژمارە نییە ئەم مەیدانە بێ بمێنێتەوە بایکۆتی دەوامی فەرمانگەکان دڵی خۆش نەبێ حکوومەت بڵێ فەرمان بەردەوامەکە چونکە هەموو فەرمانبەرێ بەلایەنی کەمەوە 2 ڕۆژ بایکۆتی هەیە هاتوونیتە سەر شەقام بۆ وەرگرتنی مافەکانمان جێبەجێکردنی داواکاریەکانمان کە هەتا ئێستا هیچ داواکارێکمان جێبەجێ نەکراوە بۆ دامەزراندنی مامۆستایانی وانە بێش کە بەڕاستی زوڵم و ستەمێکی زۆریان لێ ئەکرێ لێرەشەوە پشتگیری پشتیوانی خۆمان دەرەبڕین و دووپاتەکەینەوە بۆ مامۆستایانەی کە سزادراون بەڕاستی جێگەی زۆر ناخۆشحاڵیە کە مامۆستایان سزادراون و لەبەر ئەوەی کە داوای سەرەتاترین مافیان کردووە ئەویش موچەیە هیچ کێشەیەکیان دروست نەکردووە هیچ ئارێشێکی وایان دروست نەکردووە کە بەرامبەر بەوە بێ کە سزا بدرێن بۆی ئێمە لێرەوە دوو پاتێکەینەوە بایکۆت بەردەوامەکەین خۆپشاندان بەردەوامەکەین و هەروە پیشگیری سەرجەم ئەو مامۆستایانەکەین کە سزادراون. Oh,